بۆ ئامادەبوونی جەنابتان دەمەوێت لە زاری جەنابتان و بزانم ینی هۆکاری دانەبەزینی نرخی بنزین و سوتەمەنی لە شارەکانی هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنەوە؟ ئێوە دووە داچوونەکانتان چیتان پێ دەڵێت؟ ئەم کاتەی بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵی NRT باش سەبارەت بە گرانبوونی نرخی سوتەمەنی و یاخود سەرچاوەکانی سوتەمەنی و یاخود سوتەمەنی بە تایبەتی بنزین و گازوایل و نەوتی سپی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 چەند جارێک ئەم بابەتەمان دووبارە کردووە کە بنزین و سوتەمەنی لە هەرێمی کوردستان بۆتە بازرگانی و بازرگانیەکی زۆر جیاواز بازرگانیە کە تەواو خۆرخ کراوە و ئەنواع بربەست و ڕێگری بۆ دروست کراوە. ئەو راپۆرتەی بەڕێستان کە باستان کرد ئەوە کورتەی هەموو ئەو بابەتانەیە کە لەسەر سوتەمەنی هەیە. بۆ نمونە لە بنزین لە هەرێمی کوردستان لەو بەروارە بەدواوە بۆتە بازرگانی بۆ کۆمپانیەکانی نزیک لە حزبەکان، نزیک لە دەسڵاتدارانی ناو حکوومەت، دەسڵاتدارانی ناو حزب، و ئەگەر بێت و ئەو بابەتانەی کە زیادە ئەچێتە سەر سوتەمەنی و بنزین ئێمە بەس ئەوانەی لێ بکرێتەوە حکوومەت هەر یعنی بە کوردیەکەی حکوومەت ئەم کەرتە ئازاد بکە بە خێر و شەڕ حەقی پێوە نەبێ بە دڵنیایەوە نرخی بنزیندا ئەبەزیەوە بە شێوازێکیش کە هاوڵاتی ئیسفادە و سوودی لێیەکە. باشە، ینی هیچ هەنگاوێک نراوە بۆی کە نرخی سوتەمەنی یاخود نرخی بنزین بە دیاریکراوی بێنرێتە خوارەوە، چونکە ینی لە ماوەی ڕابردوودا چەندین هاوڵاتی گلەی ئەوەیان هەبووە و بەردەوام ینی بە شێوەی تەدریجی لە چەند مانگی ڕابردوودا نرخی بنزین گەیشتەوە ئاسێکە ئێستا پێی گەیشتووە و ئەمەش بارگرانی بۆ خەڵک دروست کردووە. تەنها بەرزبوونەوەی نرخی دۆلار یاخود ئەو گرفت و کێشانی کە حکومەت ئاماژەی پێکات هۆکارە بۆ ئەوەی نرخی بنزین بەم جۆرەیە یاخود هۆکاری دیکە لە پشتەوەیە. لە مانگی چوار لە ناوڕاستی مانگی چواری ئەمساڵ ئێمە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە باسی هۆکارەکانی گرانبوونی نرخی سوتەمەنیمان کردوە، داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان کرد لایەنە ئیدارە پەیوەندیدارەکان کرد کە ئەگەر بێت و نەیەنە سەر خەت وەڕێگری نەکرێت بە دڵنیایەوە نرخی سوتەمەنی گرانە بێ و گرانترە بێ. ئەو کات نرخی لترێک بنزین 500 بۆ 550 دینار بوو. بەداخەوە گوێ نەگیراوە، بەداخەوەی ئیجاعاتێک نەکرا. ئێستش لێرەوە ئەڵێم ئەگەر ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی گرانبوونی نرخی سوتەمەنی لا نەبرێن و ئاکار ئاسانی نەکرێ بۆ هێنانی سوتەمەنی بە دڵنیایەوە گرانتر و گرانترە بێ. هۆکارەکانیش لە نرخی سوتەمەنیە کۆمەڵێک هۆکارە خۆی لە قۆرخکردن نەبینێتەوە کە ئەم کەرتە قۆرخ کراوە بۆ چەند کۆمپانیایەک و بۆ ئەو کۆمپانیایانە مەبلەغێکی باش پارەیان دەست ئەکەوێت. بۆ نمونە کەسێک ڕەسید ئەکا، ئەم ڕەسیدە ئەیکڕێتەوە لە دەستی ئەم کۆمپانیایانەی کە ڕەسیدەکەیان بۆ کرێ ئەبێ مەبلەغێک پارە بدات بەوان کە بۆ هەرتەنێ گڵایەکە. و هەروەها چەند ڕێنمایەکی وەزارەتی سامانە سروشتیەکانمان هەیە کە بەڕاستی ئەو ڕێنمایانە پێویستە دەست بەجێ لا ببرێن. یەکێک لەو ڕێنمایانە هێنانی ینی داخل نەکردنی بنزینی خوار ئۆکتانی 93ە. ئەڵێ نابێ هەر ئەوم بنزینێکیان لە ئۆکتانی 93 بەخوار بێ داخل بکرێت. لە کاتێکا ڕۆژانە بە سەدان تەن یاخود بە هەزاران تەن لەو بنزینە داخلەکرێت کە لە خوار 93ەوەیە و بازرگان ناچارە بۆ هەر تەنێک گڵایەک بدا بە چەند کەس و بە چەند دەڵاڵ و یاخود بە چەند کۆمپانیایەک کە ئەمە داخلەکرێت لە خوارنەوە تووسێەوە. هەروها ڕێنمایەکی تریش هەیە لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئەو ڕێنمایە باز دەوەکە کە نابێت لە سەروی 97 لە دەواازەکان پشکنینی بۆ بکرێ، واتە ئەو سوتەمەنیانەی ئۆکتانەکەی لە سەروی 97ەوەیە پشکنینی بۆ ناکرێت لە دەواازەکان. ئەمە بەو ڕێنمایە ئەلەساس لە تاقیەکەی ناوەن لە وەزارەتی سامانە سروشتیەکان پشکنینی بۆ بکرێت لە کاتێکە دەیان چەندین جۆری بنزینی خراپ بەم ناوە داخلەکرێ و لە دەواازەکانیش پشکنینی بۆ ناکرێت. ئەم دوو ڕێنمایە پێویستە دەست بەجێ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەگەر ئەوەیە نرخی بنزین دابەزێت دەست بەجێ ئەم دوو ڕێنمایە هەڵبۆشێنرێتەوە. پێش مانگی سێ ئۆکتانی 1992 داخلەکرا، بەڵام ئێستا بۆ داخل ناکرێ نازانین هۆکارەکەشی تەنها یارمەتی دەرە بۆ کۆمپانیا قۆرخکارەکان و هەروەها هەتاکو ئێستا هیچ ڕێنمایەک نییە بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ، یعنی نرخ ڕبحی قازانجی کۆمپانیا و بنزین و سوتەمەنی دیاری بکە. پێویستە وەزارەتی سامانە سروشتیەکان بە پەلە ڕێنمایەک بۆم بابەتە دیاری بکە، هەم قازانجی بەزیخانەکان وێزگەکانی سوتەمەنی دەستنیشان بکرێەوە، هەم قازانجی کۆمپانیەکانی هێنەری سوتەمەنی ئەمەش نابینین. و هەروەها خستنە سەری مەبلەغێکی زۆر بۆ باج و ڕسومات و باجی گومرگی ئەوانە. بۆ نمونە تەنێکی بنزین لە 25 دلار و باج خراوە بۆ 75 دلار. هەروەها هەموو تەنێکی سوتەمەنی بڕی 7 دلاری تەنها بۆ ڕێگاوبان وەرەگیری لێ. ئێمە بە پێی بە دۆداچوونی ئێمە ساڵانە بەس پشکی سلێمانی لەم بابەتە نزیکەی 12 میلیۆن دلار و 1 دیناریشی دیار نییە بۆ ڕێگاوبانەکان.
و هەروەها کۆمەڵێک کۆمپانیای مشەخۆری ناپێویستی زەرەرگەیەن لە دەواازەکان دانیشتون تەنها ئیشی ئەمان ئەوەیە کە پارە وەرگن هیچ سوودێکیان نییە هیچ ئیسفادەیەکیان نییە بۆ نمونە بار هەڵگرێک لە دەواازەکە داخلە بێت تاکو دەرەچێن نزیکەی ملیۆنێت ناری لێ وەرئەگیرێ ئێمە دووبارە هەمەچێتۆ سەر ئەم نرخە و هەروەها وەکو باسم کرد چاودێری نەکردنی نرخەکان ئەمە کۆمەڵی هۆکارن کە بوونەتە هۆی زیادبوونی بابەتە ئەگەر بێت و ئەم بابەتانی کە من باسم کرد بڵێ باشە. تێچووی هەر لیترێک بنزین کە دێتە ناو هەرێمی کوردستان و یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت چەندە؟ ئێوە بەدواداچوونتان کردووە کە بۆ تێچووی هەر لیترێک بنزین کە دەگاتە بنزین خانەکان و باوڵاتیان دەفرۆشێت نرخەکەی چەندە؟ چکە دەوترێت لە خوار 500 دینارەوە. ئەی کەواتە بۆچی بۆ نرخە دەفرۆشێت باوڵاتیان؟ خۆی ئەڵێ گوێز بە ژمارە مایە دیارە، ینی بۆ نمونە ڕاستە خۆی دوو هۆکار هەیە بۆ ئەوەی کە لەبەرەوەی بنزینی هەرێمی کوردستان بازرگانیە کاریگەریان هەیە، بەڵام بەم شێوازەنە بنزینی بۆ نمونە بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروەها دابەزینی بەهای دیناری عێراقی. ئەمە دوو هۆکارن کە کاریگەریان ئەبێ لەسەر نرخیشتن، بەڵام بەم شێوازەنە ئێستا ئەگەر بازرگانێک لە ئێرانە بۆ نمونە تەنێکی بنزین بە 500 دلار بکڕێ، ئەو 500 دلارە دابەشی لترەکەی بکە بۆ دەرەکەوێ، دواتر هەرچی زیادەیەک ئەچێتە سەری ئەو زیادە ناپێویستیانەیە کە خراوەتە سەر ئەم سوتەمەنیە. ینی ئیتر ئەمە ینی ئەو زیادە و باجۆ ڕسوماتانەی کە دەڵێ خراوەتە سەر بنزین بەهاکەی ئەوەندە زۆرە کە نرخی بنزینەکە دوو هێندە زیاد بەرز کاتەوە، ینی پێشتر بنزین بە 500 دینار و ینی لە نێوان 500 بۆ 650 دینار بووە. ئێستا نرخی بنزین کە دەگاتە 650 دینار بۆ لیترێک، ینی ئەو باجۆ ڕسوماتانە و ئەکات نرخی بنزین بەو ڕادەیە بەرز ببێتەوە؟ بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە، چونکە ئێستا بازرگانێک بێ بنزینی نۆرمال خواردنەوە تو سێ داخل بکە یەک بار هەڵگرێکی سوتەمەنی 25 بۆ 30 تەنیتیا ئەبێ 25 بۆ 30 گەڵا بداتە ئەو کۆمپانیانەی کە بەس بۆی داخلکەن ینی لە مەرزەکان ئێمە چێتە سەر نرخی سوتەمەنیەکە دواتر و هەروەها لە دەواازەکانی ژواسم کرد چەند کۆمپانیایەکی ناپێویست هەن کە ئەمانیش مەبلەغەکانن و دواتر ئەمە چاودێریش ناکرێ بۆ هەروەها ئەم بنزینش کە داخلەکرێ ئەمە شتێکی تریش باسکەین، ینی لەگەڵ نەفتای خادرکەرم و لەگەڵ نەفتاتێکەڵ ئەکرێ بەبێ هیچ گرتنەبەرێکی ڕێکاری زانستی و ڕێکاری پێویست بۆ نمونە غاز و هەروەها گۆگردیت و ئەمانەی لێجیان ناگرێتەوە بنزینێکی خراپ دێتە بازار و ڕاستە پێچێ هەندێک جار ئۆکتانەکەی کە لە پشکنینەکان دەرچێ، بەڵام دواتر ئەم بنزینانە ئەنواع مادەی جۆراوجۆری تێکەڵەوە پاک نەکراوە تەسفێ نەکراون و هەروەها لە کاتی گرانبوونی نرخی سوتەمەنیە ئەمە دوو بابەتی تر هەیە پێویستە، یەک دەستکاریکردنی عەدادی بنزیخانەکان و پێچێ کەم بخوێنێتەوە، هەروەها بابەتێکی تر خراپبوونی ئۆکتانیش ڕۆئەدا. یعنی ئەمانە کۆمەڵێک مەترسی دیکەن کە ئێمە لە ئێستا و لە داهاتوو شائخینە پێشاو بۆ ئەوەی ڕێبگرێ، بەڵام بەداخەوە تاکو ئێستا هەوڵەکان بۆ باشکردنی نرخی بنزین و لە ئەسەرکردنەوەی ئەو پارە پێ ناپێویستیانە لەسەر هاوردەی بنزین لادانی ئەو پارە ناپێویستیانە تا ئێستا وەکو خۆی هیچ هەوڵێک نابینین، بەڕێ هەنێ قسە ئەبینین کە بازە دابەزاندنی نرخی بنزین و ئەوانە ئەکرێ، ئەم قسانەش بۆ خۆی من بە هەر بەوەی ئەبینم کە هەر قسە بێ هیچ کردارێکی نەبێت، چونکو هەنگاوی کردداری ئەو هەنگاوانن کە پێویستە بنرێ، یەک لادانی باج و ڕسومات لەسەر هاوردەی سوتەمەنی، دوو لادانی کۆمپانیا مشەخۆرەکان لە دەواازەکان و هەروەها سێ وەزارەتی سامانە سوشتەکان ڕێنمایی پێویست دەربکە بۆ کۆنتترۆلکردنی نرخ و بۆ دیاریکردنی خازانج و هەروەها دەسڵاتی پشکنین بدرێتەوە بە بەڕێوەبەتی نەوت و کانزاکان لە دەواازەکان وەک هاوشێوەی پێشمانگی سێ ئەمساڵ بنزینی ئۆکتانی 92 و هەروەها ئەوانەی کە ینی بنزینی باشن داخل بکرێت کە بنزینی نۆرمالە لە وڵاتی ئێران پێوترێ و هەروەها دەسڵاتش بدرێتەوە بۆتون بە نەوت و کانزاکان و هەڵگرتنی ڕێنمایە ناپێویستەکانی وەزارەتی سامانە سوشتەکان ئەمانە کۆمەڵێک هۆکارن وەلادانی باج و ڕسومات، ئەمانە کۆمەڵی هۆکارن بنزین دابەزێنێ، تا ئێستا ئەمانەمان نەبینێ، هیچ هەنگاوێکی لەم شێوە نابینین، بۆیە بە دڵنیایەوە من هیچ دڵخۆشنی بۆ قسانێک کە ئەکرێت کە بازە دابەزینی نرخی بنزین وانەکرێ، هەتاکو ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی گرانبوونی نرخی بنزین لا نەبرێن. باشە، وەکو ئەنجومەنی پارێزگا چیتان کردو بۆ ئەوەی کە نرخی بنزین لە بازارەکاندا کۆنتترۆل بکەن،
ینی بۆ نمونێسە جوڵانەوەی نوێ نرخی بنزین بۆ لیترێک بە 500 دینار دابەش دەکات بەسەر هاوڵاتیاندا و ئەوە نزیکی مانگێک دەبێتەوە نیاوان بەو جۆرە بەردەوامن. دەکرێت بڵێن کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چی کردووە بۆ ئەوەی کۆنتترۆلی نرخی بنزین بکرێت و بە نرخێک بفرۆشرە بە وڵاتیان کە لە ئاست داهاتی ماگانی خەڵکدا بێ؟ بەداخەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش هاوشێوی پەرلەمانی کوردستان ناتوانێت ڕۆڵی چاودێری توندی خۆی ببینێ لەسەر دام و دەستگا ئیدارەکان. بەندەی وەکو سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها وەکو لیژنەکەیشمان ئێمە بانگشتی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانی گەرمیان و سلێمانیمان کرد بۆ کۆبوونەوەی لیژنەکەمان و بانگشتی ئەو کەسانەمان کرد کە باسمان کرد لەسەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی. بەڵام بەداخەوە هەم پارێزگار هەم لایەنە ئیدارەکانی دیکە خۆیان لادا لەوەی کە بتوانرێن بە یەکەوە هاوکار بین بۆ لادانی پارە ناپێویستیەکانی سەر سوتەمەنی و هەروەها هاوکار نەبوون بۆ ئەوەی کە بە یەکەوە بتوانین بە هەماهەنگی هەموو لایەکمان بتوانین ڕێگریەکان لابەرین و هەروەها ئێمە وەکو خۆشمان لە ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمان وەکو لیژنەی پیشسازی وزە دوو نووسراومان ئاراستەی وەزارەتی دارایی و هەروەها وەزارەتی سامانە سروشتەکان کردووە. لە نووسراوی یەکەمانە داوامان کردو کە وەزارەتی دارایی تەواوی باج و ڕسومات و باجی گومرگی هەموو جۆرەکان لەسەر بنزینی هاوردە هەڵبگرێ لەسەر سوتەمەنی هاوردە هەڵبگرێ و هەروەها داوامان لە وەزارەتی دارایی کردووە کە سەرپەرشتیاری دەواازەکان سەر بە وەزارەتی داراین تەواوی کۆمپانیا ناپێویستیەکان لە دەواازەکان هەڵبگیرن یاخود مولزەم بکرێن کە هیچ بڕەپارێک لە کاتی هێنانی سوتەمەنیا وەرنەگرن و هەروەها داوامان لە وەزارەتی سامانە سروشتەکانیش کردووە کە دەست بەجێ هەردوو ڕێنمایی کە داخل نەکردنی ئۆکتانی 93 و پشکنین بۆ نەکردنی سەروی ئۆکتانی 97 هەڵبوەشێنرێتەوە و تەواوی دەسڵات بدرێتە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان کە پشکنینی هەموو جۆرەکانی سوتەمەنی بکرێت لە دەواازەکان و بنزینی نۆرماڵی ئێرانی مواسفاتی نۆرماڵی ئێرانی داخل بکرێ و هەروەها وەکوتم ڕێنمایەکانیش هەڵبژێن و ڕێنمایەکیش دا بنرێ بۆ دیاریکردنی قازانجی هەم یۆزگەکانی سوتەمەنی هەم بازرگانەکان کە سوتەمەنی هێنن ئەم هۆکارانە بگیرێتە بەر بە دڵنیاییەوە وەزارەتی سامانە سروشتەکان ئەڵێن هەم حکوومەت هەم وەزارەتی دارایی هەم وەزارەتی سامانە سروشتەکان هەنگاویان ناوە بۆ کۆنتڕۆل بۆ دیاریکردنی یاخود بۆ کەمکردنەوەی نرخی سوتەمەنی. بەڵام ئێمە شتێکی تریش هەیە گەر ئێمە کاتە دەکرێت بڵێن نرخی بنزین ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بڵێن نرخی بنزین دادەبەزێت و دەگێتە ئەستێکە لە خواستی هاوڵاتیان بێت؟ نەخێر هەتا ئەو هۆکارانەی کە باسم کرد لا نەبرێن کە هۆکارن بۆ گرانبوونی نرخی بنزین بە دڵنیاوە نرخی بنزین دانابەزی. ئەمە تر هیچ جینێکی پێویست نییە. پێویستیش ناکە هاوڵاتیان هیلاک بکرێن بەوەی کە ئەمڕۆ نرخی بنزین دابەزی و سبەینێ ئەوە هەتاکو ئەو هۆکارانەی کە باسم کرد نەگیرێت لا نەبرێن کە بوونەتەوەی گرانبوونی نرخی سوتەمەنی بە دڵنیایەوە نرخی سوتەمەنی دانابەزێ. یعنی بەڵام کە هۆکارەکان کە هەنگاو نرا بۆ لادانی باج و ڕسومات بلادانی کۆمپانیای دەواازەکان ڕسید بدرێتەوە بە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان پشکنین بدرێتەوە بە ڕێبەراتی نەوت و کانزاکان ڕێنمایەکی پێویستدا دەربکرێ بۆ دیاریکردنی قازانجی کۆمپانیەکان و هەروەها قۆڕخکاری سوتەمەنی هەڵبگیرێ ئەو کاتە بە دڵنیایەوە نرخی بنزین دابەزێ و ئەبێتە ئەوەی کە ئەم دوو هۆکارە لاوەکیەی کە وەکو بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروەها دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلارە ئەمانە هۆکار ئەوە بۆ ئەوەی کە جوڵەیەکی کەم بکە نرخی سوتەمەنی بەڵام هەتاکو ئەو کاران لا نەبرێن بە دڵنیایەوە نرخی سوتەمەنی بەرسر و بەرسرە بێەوە سەبارەت بۆ بابەتەیش کە بەڕێستان باسان کرد کە جوڵانەوەی نەوەی بەنزیندا بەشەکە و بە نرخی 500 دینار ئەمە لێرەوە دەستخۆشی لە هەر کەس و تاکێکەکەم کە ئەگەر دەبەیەکی پێشتری یاخود 100 لتر بنزین یاخود هەر ڕێژەیەک بنزین لە ئێستادا و لە هەموو کاتێکا بۆ دروستکردنی ڕوحێتی منافەسە لە ناو بازاڕی سوتەمەنی هەرێمی کوردستانە بفرۆشێ بە نرخێک کە هاوڵاتی لێ ڕازابن کارێکی زۆر باشەوە کارێکی چاکە من بۆ خۆم بە کارێکی باشە بینم ئەگەر هەر کەس و هەر شخص و هەر لایەنێک بێ و بۆ هەر مەبەستێکیش بێ مادام هاوڵاتی ئیسفادەی لێکە بەڕاستی کارێکی چاک و باشە. بەڵام بۆ ئەوەی کە ئەم بابەتە زیاتر سوودی هاوڵاتیانی تیابێ پێویستە لە وێزگەیەکی مۆڵەت پێدراوی ڕسمیە ئەم بابەتە بکرێ بۆ ئەوەی خوانەخواسە ینی گرفتێک دروست نەبێ کە ئەم بابەتە بۆ نمونە کارەساتێکی لێ بکەوێتەوە یاخود وەزعێک ڕوو بدا کە هاوڵاتی لێی زەرەرمەند بێ و هەروەها بۆ ئەوەی ئەم بابەتەیش کە ڕۆڵی خۆی ببینێ لە وێزگەیەکی مۆڵەت پێدراوی ڕسمیە ئەو کاتە
هاوڵاتیش کە ئەو بەنزینەیەکە لەو بەو نرخا کە پشتیوانی کراوە بە دڵنیایەوە دڵنیا ئەبێ لە کوالیەتەکەی دڵنیا ئەبێ لە باشیەکەی وا هیوادار هەموو لایەنەکان و هەموو کۆمپانیاکان و هەموو کەسە دەستڕۆیشتەکانیش لە کوردستانە هەنگاوی وا بگرنە بەر بۆ هەموو بوارە جیاوازەکان. سپاس بۆ کەریم عەلی کەریم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووی. بڕیارە ئەمڕۆ